باز لە فستیڤالێکەکەین کە بۆ یەکەم جارە لە کوردستان ساز بکرێت ئەویش لە 8 مارسا کە ڕۆژی ژنانە جەژنی ژنانە ئەم ساڵ دەستگای میدیای کورسات جیاوازتر لە چاو ساڵانی ڕابردووە ئەم یادە پیرۆزەکە ئەویش لە ڕێگای سازکردنی فستیڤالێکی تایبەتەوە ئەویش فستیڤاڵی بنەوشەیە کە ئەزانن پرۆگرامی بنەوشە ژێکێکە لەو پرۆگرامانی کە ماوەی 12 ساڵە لە شاشە جوانەکەی کورساتەوە ئێوە خۆتان ئەیبینن کە هەمیشە داکوکیکارێکی زۆر باش بووە لە مافەکانی ژنان ڕۆڵی زۆر باشی بینیوە بۆیە ئەم ساڵ هەردوو پێشکەشکاری بەتوانای کورسات سروە و باخچە هەردووکیان هەستاون لەگەڵ دەستگای میدیای کورساتە بە ئەنجامدانی فستیڤالێک بۆی کە ئێمە باشتر زانیاری وەرگین با بزانین فستیڤالەکە کاتژمێر چەنە بۆچی ئەم ساڵ ئەمان بیریان لەوە کردوتەوە کە فستیڤالێک ئەنجام بن لەگەڵ خۆیانە گفتوگۆکەین سروە خۆشپەیام و باخچە عومەر ئەمڕۆ لە ستۆدیۆ ئێمە میوانن زۆر بەخێر بێت باش بن سروە گیان با بێمە لای تۆ پێمان بڵێ فستیڤاڵی بنەوشە ئەم فستیڤالە چییە بۆچی بیرتان کردەوە لە 8 مارسە ئەم ساڵ جیاوازتر لە چاو ساڵانی ڕابردوو ئەم یادە بکەنەوە سڵاو لە ئێوە و بەیانی ئێوە بینەرە ئازیزەکانیشتان باش هیوادارم کە بتوانین ئەمڕۆ زانیارێکی باش ببەخشینە هاوڵاتیان و بە تایبەتی ژنان هەر لێسەوە پێشەکیش پیرۆزبای 8 مارسان لێکم چونکە ئێمە لە ناویان بەڕاستی خەریکی منیش پیرۆزبایتان لێکم بە تاکیدەوە بەشێکی هەدەفی ئێمە ئەوەیە کە بەڕاستی چەند کار بۆ ژنانەکەینەوەنێش یعنی بتوانین کاریگەر بین لەسەر پیاوانیش خۆتان نزانن پرسی ژن پرسێکی زۆر زۆر قورسە و بەرپرسیارەتێکی ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر زۆر فراوانی هەیە ئێمەش وەکو بەرنامەی بنەوشە کە 12 ساڵە بەڕاستی تەمەنێکە کار بۆ پرسەکانی ژنانەکەین لە هەموو ڕووەکانەوە ئیتر بەرنمەیەکە کە ئێمە لایەنە ژنانەکە بەڕاستی بەسەرەکەینەوە بە کورتی ئەگەر باسی بکەم ئەم فستیڤالە لەوە سەری هەڵاکە هەموو ساڵ ئێمە 8 مارس بەڕاستی یادی ئەەکەینەوە هەموو کاتێک کە ئێمە باس لە ئەو دیوی ڕووی جوانی ژنی کورد پیشانەیە کە چەند لێ هاتوون کە چەند ئابوووریەکی سەر بە خۆیان تیا دروست بووەوە ئێمە شێکێک بووین لە هۆکارەکانی بە پیشاندان و هاندانی ژنان لە ڕێگەی دەستڕەنگینیەکانەوە کە بتوانن ئابوووریەکی سەر بە خۆیان هەبێ کە بتوانن دایکێکی هۆشیارمان هەبێ اینجا منداڵێکی هۆشیار پەروەردە بکە ئەوە لایەنێکی تریەتی ئەم ساڵتمان کۆیکەینەوە ینی کۆیکەینەوە لەوەی کە بیکەین بە فستیڤالێک بەشێکی بازاڕە بێت کە خاوەن براندەکان و خاوەن کارەکان و دەستڕەنگینەکان زۆربەیان لە باخچەی هایکرێست کە لە 11 بەیانیەوە تواتر وردەکاریتانێمە بەڵام کۆی ئەگە پلانینی بەرنامەکە باس بکەم بەرنامەکە دیبێتی تیا ئەبێت بەشێکی سیاسیە بەشێکی هونەریە میدیایە ڕاگەیاندنەکانە پیشەوەرانە فەرمانبەرانە هەمویان بەجلی فەرمی خۆیانەوە بەژێکی فەرامۆشمان نەکردووە میزیک و گۆرانیە هەڵپەڕکێتیایە زۆر فستیڤالەکە ڕووچڕا بەڕاستی مە لێرەشەوە بڵێم ئێمە تیموەرک ئیشەکەین تەنها ڕاستە بیرۆکەی من بوو بەڵام ڕاستەکە ئێمە تیمێکی زۆر بچووکین لە بنەوشە هەموو کورسات ڕاستە هاوکارمانن بەڵام بەڕاستی هەر لێرەوە زۆر زۆر سپاسی تیمەکەی خۆمانەکەین کە من و باخچە و ڕێبند و کاک ئارامی ژۆک و بەڕاستی وێنەگرمانە کە لە هەموو شاخ و داخ و هەموو ناوچە و شتێکی ئەم کوردستانە لەگەڵمانەوەی کردو پرۆگرامێکی زۆر باش و جوان پێشکەش دەستان خۆش بێت دواتر بچینە وردەکاریەکانەوە چمە لای باخچە جان هەمیشە زانیومانە لە پرۆگرامی بنەوشەیە ئامانجی سەرەکیتان کەوەیە کە بتوانن ژنان بەبێ جیاوازی نەک لە ناو شاری سلێمانی لە هەموو شار و شارۆچکەکانی تریەوە کارتان کردووە زۆر جار خۆشتان ئەچنە شوێنەکان لە کچێکی گەنجۆ کە بەهرەکانی بخەنە ڕوو یاخو لەوەی کە چەند کارتان لەسەر کەلتور و نەریتی کردوواری کردووە ئێوەتانێت لەم فستیڤالایە جارێکی تر پەیامی چی بە ژنان بنەوە جارێکی تر چۆن لەگەڵ ژنانە بەردەوام بنەوە جارێکی تر ئێوە چۆن کار ئاسانی بۆ ژنانکەن لەوانەیە لە ڕێگەی بنەوشتۆ چەندین کەس ببێتە خاوەنکاری خۆی وەک دەستڕەنجین وەکو خانمێکی باش توانی بێتی لە ناو
تەواوی فستیڤالەکانی شەکار بکات. پشکی دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەین و بەیانی هەموو بینەرەکانمان باش و 8 مارسیش لە ئێستاوە هەموو ژنانی کورد پیرۆزەکەین. بەڵام فستیڤالێکی زۆر چڕوپڕەرک و سرۆجیان ئاماژەی پێەیە لە هەموو بابەتەکان خۆی گرتوتەوە. ئێمە ماوەی 12 ساڵە لەناو ستۆدیۆ لە دەرەوەی ستۆدیۆ کارمان بۆ ژنان کردووە. بەشێک لەو دەزڕەنگینانە چەند ساڵێک لەناو ستۆدیۆی بنەوشەیە توانیوانە براندەکانی خۆیان بناسیێنن بەهرەکانی خۆیان بناسیێنن ببێت بە ئەزمونێک بۆ ئەو کەسانی تر کە ئەم کارە دەستیانە ئەکرد لە ماڕۆ زۆر کات ژنێک هاتۆتە ناو بەرنامەی بنەوشە و توێتی لە ئێوانە فێر بووم کە بتوانم کار بکەم کەمە بۆ ئێمە جێی دەستخۆشیە کەمە بۆ ئێمە جێی دڵخۆشیە کە توانێتی لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمە تواناکەی خۆی بخاتە کار لە ماڵەکەی خۆی دەستی پێ کردووە دوجار پرۆژەکەی گەورە کردووە. زۆرێک لەو میوانانە کە ئێستا ئەچینەوە بۆ لایەن ئێمە ساڵانێکی زۆر لە ناو ستۆدیۆ پێشوازیمان لێ کردم بەڵام کە ئێستا خۆشبەختانە ئەچین بۆ لایەن بوونەتە خاوەن شوێنێکی کار بۆ خۆیانیان دروست کردووە و هەلی کاریشیان ڕەخسانەوە بۆ چەند کەسێکی تر کەمە ئابوورێکی سەر بەخۆ نەک تەنها بۆ خۆی بۆ چەند خانمێکی تریشی ڕەخسانەوە بۆ گەنجانی تری ڕەخسانەوە بۆ ئێمە جێی دڵخۆشیە کە توانیمانە لە بەرنامەی بنەوشەوە ئاراستەیەک پیشان بین. لایەکی تر کە کللتوری کوردیمان پاراستۆ بە جلوبەرگەکانمان هەر لە بیدایەتی بەرنامەی بنەوشەوانە ئێمە بە جلوبەرگی کوردەواری ڕەسەنەوە دەرکەوتوین کە حەزمان کردووە شێوازە ڕەسەنەکەی خۆی لە دەست نەیات کەمەش زۆر کار لەناو ماڵەکانە کە بۆتەوەی کە جلی کوردی جارێکی تر زیینوو بکەینەوانێ گەنجانی ئێمە زیاتر حەزیان لە جلی کوردی بێت ئەمەش بۆ ئێمە دەستکەوتێک بووە کەواتە حەزمان کرد هەرۆکو سرۆ کە بیرۆکەکەی هەبوو کە فستیڤالێک لە هەمووی کۆ بکەینەوە ئەم فستیڤالە هەوڵمان ناوە جلی کوردی تیابێت هەڵبەڵکی تیابێت دەستڕەنگین و خاون براندەکان و خاون پرۆژەکانی تیابێت دیبێتی سیاسیمان هەیە دیبێتی هونەریمان هەیە ئەو کەسانی کە هاتوونەتە بەرنامەی بنەوشەوە حەزمان کردو جارێکی تر لەم فستیڤالە بەسەریان کەینەوە و لێرە شەوانێ داوای لێبوردن لە هەموو خانماناکن لەبەرەوەی کە زۆرن 12 ساڵ خانم ناتوانین هەمویان بینە ناو ستۆدیۆ لە ناو فستیڤالەکە هیوادارین کە بتوانن سەردانمان بکەن لە فستیڤالەکە و لەوە لە نزیکەوە یەکتری ببینن ئینشەڵڵا. سروۆیان بە کەمێک قسە لەسەر کاتی فستیڤالەکە بکەین ئەزانین 8 مانگ فستیڤالەکە سازەکرێت و ئەنجامەدرێت پێمان بڵێ کاتژمێر چەنە هاتن بۆ هەمووانە هەموو ژنێک ئەتوانێت بێت بۆیان لە ڕێگای بانگێژنامە چۆنە پێمان بڵێ. زۆر ڕاستە ئێمە بۆ هەندێک لە ڕێکخراوەکان و ئەو کەسانی کە بڵێن پلۆپۆستێکی فەرمیان هەیە و ئەوانەی کە ئیتر بانکێشنامەکەیانە بێ پلانینگ و پرسیار و پرۆگرامەکەی تیابێ ئەوەیش حەقی خۆیانە داوای بکەن ئێمە ئەوانە بە ڕسمی نردومانە و ئەوانشی کە نەگەیشتوە بەدەستیانەوە لەوانەیە بڵێ بەدەستمان نەگەشتووە بەڕاستی مە زۆر سەرقاڵیەکی زۆرمان هەیە بەڵام ئێمە فەرامۆشمان نەکردووە و ئەمڕۆ یاسبێنێ ئەگا بەدەستیان بەڵام هەر پێشتر ئێمە تەنسیقمان لەگەڵا کردوون و قسەمان لەگەڵا کردوون کاتەکەی لە دوای بەرنامەی ڕۆژێکی نێوە ئێوە تا 11ەیە لاانەی یەکتری ژوەر بگرین ئەگەرەوە کاتەکەوێت لە 11ەوە ئێمە ڕاستەوخۆکەمان دەست پێ ئەکات باشە دواتر هەتا ئەو پلانە کە نووسیمانەتەوە هەڵبەتە ئەو پلان نووسینەش ڕاستە بەدەم زۆر ئاسانە بەڵام بەڕاستیمە لەگەڵ ڕێبند کە بەڕاستی مخریجمانە هاوکارمانە هاوڕێمانە دەستخۆشی لە کاک ڕێبند دەکەیت چکە بوو بەیانێکی ژێ باسی من بکەن ڕێبە جاتەوە ێکێکە لە بڕەکانی بنەوشە بەڕاستیمە ئێمە بە یەکتریەوە یعنی ئەتوانی سەرکەوتن بەدەستبێنین بۆیە هەتا ئێستش ماوینەتەوە ڕاستیەکەی ئەو هەستە دۆستایەتیە کە تیامانە هەیە ئێستا من لێرەوە ئەتوانم بڵێم بەڵام یەکێکیش لەو کەسانەی کە زۆر لە پشتمانە زۆر چاودێری تەنانەت وشەکانمانەکات زۆر بە جوانی پلانینگەکان کە بیرۆکەمان ئەیاتێ بەڕاستی کاگڕاستانە کە ڕاستە لە بەشی نیوزە بەڵام هەموو کاتێ هاوڕێتی وای لێ کردووە چەند ساڵەکە کارمان لەگەڵا کردوش بتوانێت پاڵپشتیمان بکە بەدەر لە کەسەکانی تر کە دواتر ناویان ئەهێنین زۆر سپاسیانەکەم هەر لێرەوە هەتاکو شەشی ئێوارە ئێمە پلانەکەمان نووسیوەتەوە هاتن بۆ هەمووانە ئەو ژنێک دەتوانێت لەو ڕۆژە ئامادە هەموو ژنێ لەگەڵ مناڵەکانیان بێ خۆیان بن لەبەرەوەی کە بەڕاستی مەبراندی زۆر باشی تایە خواردنی تایە جلوبەرگی تایە کڵای تیاوی کە فریانەکەوتەوە بۆ نەورۆز بۆ بۆنەکانی جژنی کوردەواری جلوبەرێک ئامادە بکە هەندێک لە بەشەکان ئەتوانن جلوبەرێک مەسەڵەن بۆ نمونە لەویا ئەیهێنن ئامادە بکەن کڵاو و دواتر خواردن و خانمان هێناوە چاو قاوە ئەو شتانە ئەوەکەیانی ئێمە کولی لایەنەکانمان
بەڕاستیمە بێبەش نەکردووە لەوەی کە چەند ساڵە کۆکردنەوەی 12 ساڵ بەرنامە زۆر قرسە بەڵام هەروەهاش لێرەوە زۆر داوای لێبوردن لەو کەسانە هەیە ئەگەر لە حاڵەتێکە نەمانتوانی بێت کە بانگێژی بێن چووکە جێگەی نییە و تا شەشیش زۆر ڕاست ئێوەش زۆر ماندووە بن ئەو ڕۆژە دڵنیام لێستاوە لە شتان ساغ بێ دڵنیاشن لە سەرکەوتنی ئەو فستیڤاڵە چونکە ئەزانم زۆر سترێسن زۆر قەلەقن و زۆر ئامادەکاری باشیشتان کرد بووی باشترین شێواز بەڕێوەی بەرەوەنی باشتریشتمان بۆ شاشە جوانەکەی کورساتەر ئەوێت هەمومان هەوڵومانەیەوە کە لەەوە جوانترین پێشکەش بکەینەوەشی کەی بینین لە دیمەنەکانە هەردووکتانن کە بۆ کۆمەڵی ناوچەی جیاواز خۆتان ڕۆشتن بۆ شوێنانەی کە کۆمەڵی خانمی دەستڕەنجینی لێە کۆمەڵە گروپی شاخەوانی لێە کۆمەڵێ لەو کچانەی لێە کە بوونەتە خەیات و بوونەتە خاونکاری خۆیان ئەجا من پێم خۆشە باخچە تۆڵام مێن پرسیارم بیتەوە تو بەدەر تۆزێ لە فستیڤاڵەکە پێگومانیەوە زۆر کات بەرنامەکەتان شەویشتان بەسەرا هاتووە لەوانەیە زۆر جار ئەسەنگیتان بۆ دروست بوو بێ باەک تۆ بچینە لای خۆشی ناخۆشیەکە هەر تۆزێ باسی ئەوماوە بکەیت چر جارێک کە ڕۆشت بنێتە دەرەوە ئێوە تۆزێک ئاستەنگیتان بۆ دروست بێ خۆت ناخۆشیەکتان بۆ دروست بیان بەرنامەکە نەهاتوە بەدەستەوە زۆر دایکیشن ئەو قورسایەش باسکەین بەڕاستی دایکیشن و لەگەڵەوە شاکارەکەن یخوا لە شتان ساغ بێ لەگەڵ ئێوەیە بەڕاستی قورسی خۆی هەیە بەرنامەی ستۆدیۆ قورسێکی هەیە و بەرنامەی دەرەوەی ستۆدیۆش قورسێکی خۆیەوە و باس کرد زۆر کاتێمە تاریکە کاڕۆین کە اینەوە دیسان تاریکە بەڕاستی شوێنەکان دوورن کاژڕۆین چەند تەوەرێک ئەنجامین چەند تەوەرێک کە لەبەر ئەوە کاتێکی زۆرمان ئەوێت بەیانی زوو دەرەچین شەوێکی درەنگی نەوانێمان دوو ئەبین اینجا ئەبێت تۆ بەجلی کوردی خۆت حاضر کردبێ ئەوە لاانە لەوانێ کێشانە بزانێ میکیاژت کردبێ خۆت حاضر کردبێت ئامادەبی ئیترەچیت بۆ بەرنامە و تەوەرەکان ئەنجامی تو شار بە شار و گوند بە گوندۆمانە ڕاستی ئاستەنگی تیا بەڵام خۆشەویستیمان بۆ کارەکەمان وای کردووە کە کارەکەمان ئەنجامین و کە ئەگەڕێینەوانێ و بەرهەمێکی جوانمان دروست کردووە و بەرنامێکی جوانمان پێشکەش کردووە تر دڵمان خۆشە بێ قورسەکە لەسەر شانمان کەمە بێتەوانێ و ڕاستی شاهد دوکمان دایکین و مناڵمان هەیە و ماندوو ئەبین دەستخۆشی لێرە بۆ دایکم کە زۆر هیراکە لەگەڵمەوە بۆ خێزانەکەم کە هاوکاری مەکەن و بە هەمان شێوە سروەژ ئەزانم کە ئەویش مناڵەکان مەکتەبمان هەمومانەکەحانەکانمان لە دنیام ناتوانین کار بکەین پاڵپشتی خێسان زۆر سروە لەگەڵەوەی کە ئێوە ئەو هەموو شتەتان بەسەر کردوێتەوە کە دوایەوەی بەرنامەتان زۆر جارکە بەرنامەکانیەوە بینن ئەچن بۆ شوێنێک سەرڵێ بنەوشەیە ینی حەزەکەن ئەوانیش بەشدار بێت فیدباکی ژنان چی بووە بەرامبەر بەرنامەکەی ئێوە کە ئێوە هەمیشە پەیامی کوردیانە پەیامیەوەی کە خانم ئەبێ خۆی دەستی کاری هەوێ خانمە بێ خۆی لەسەر پێەکانی خۆی بۆسێ فیدباکیەوان چی بوو ئێمە هەموو کاتێ وتومانە یعنی استراتیژ و دروشمی ئێمە هەموو کاتێ وتومانە کوردایەتی و ڕەسەنایەتی و ئابوووریەکی سەربەخۆ دایکایەتی یعنی چۆنەڵی زوومئینی ئێمەیە بۆی کە بتوانین بەڕاستی کاری لەسەر بکەین باسی ئەوەت کرد وتت فیدباکی خەڵک چۆنە باوەڕەکان ڕۆشتوونەتە دوورترین شوێن لەوانەیە سنوور بێت لەوانەیە بە حاڵێک تەلەڤیزیۆنیان هەبێت ئەگەر ئەوە بێت شەبەکەیان نەبووە کە ئێمە چوینەتە شوێنێکە ڕەشماڵ بووە بۆ نمونە یان شوێنێکە کاری زەراعەتیان کردووە کە ڕۆشتوین بەبێەوەی کە خۆمان بڵین یەکسەر وتیانە ئەو ئێوە بەرنامەی بنەوشەنج لە کوردیەکانە باوەڕەکەی ینی زۆر کوردیانە کێششی بۆ خەڵک دروست کردووە لەکانی ئەوڵێ توانە کۆنتڕۆڵە پێیان ئەوە مەسەلەی جلە کوردیەکەەوە بۆ خۆشی دوای هەنێشت هەیە باسی ئەەکەین بەڵام ڕاستیەکەی لە باخچەت پرسی کە ئاستەنگەکانە یان شتەکانە یێتە پێشەوە زۆر کات بۆ شتمان هاتوۆتە پێشەوە ڕۆشتوینەتە شارێکی تر سوتفە کەسەکە ئامادە نەبووات توش لەو شارانە زۆر خەڵک ناناسی لینکت نابێت ئەو کاتە یەکسەر ئەی چۆنی تر ئامادەکردن و ئەو شتانەی ترۆ سروە لە قەناعەتکردنی میوانە ماشەڵڵا دۆرێکی باڵای هەیە کە تەلەفۆنی کرد قەناعەت بە کەسەکە کە یەکسەر لە باشە حازرم و جامادان بۆ بنەوشێ و ئامادەی باشە ئەو زۆر دڵخۆشیە با تۆزە من باسی جلی کوردیتان لەگەڵا بکەم ئێستا هەموو خانمێک سەرقاڵی ئەوەیە بە تایبەت بۆ نەورۆز جلی کوردی ئامادە بکات بۆن ئەگەڕێت بەناو جلەکانی بزانێت چڕانیەکی نییە ئەوانە بکات بۆ منە بۆ ئەمساڵ ئێوە چی ئەکەن ئێوە هەموو پرۆگرامەکانتان ئێستا ناخۆشەکەوامان پێڵێت ئێمە هەموو وەرزێک هەموو هەفتەیەک بۆ ئێمە نەورۆزە لە زستانە لە گەرمایە لە سەرمایە لە خۆشی لە ناخۆشیە لە هەموو شتێکە باشە
سر پرسیارەکەی من ئەوەیە ئێستا ئێوە لەم فستیڤالە شاب بەدڵنیایی و هەر بەجلی کوردیەوە بۆ نمونە بەرنامەکەکەن و فستیڤالەکە بەڕێوابن چۆن ئەتانێت ئەو ڕۆژە جیاوازتر بن لە چاو ڕۆژەکانی جیاوازیەکەی ڕاستیەکەی جلی کوردی ڕەسەنە ئەگەر بتەوێت جلێکی کوردی و کوردەواری و ڕەسەن بێت یەک فۆرمە ینی تۆ ناتوانانی گۆڕانکاری ئەو شتانێت یاوێ بەڵام ئەتوانی بۆ نمونە لە ڕەنگەکانە لە جۆری ئەکسسواراتەکانە ئێمە لە ستانداردی کورداتی شتێک ماوەنەی کەم بە کوردیەکەی ناشد نەماوە بەڵام بەڕاستی من زۆر پێم خۆشە نەک تەنیا هینی ئەم ناوچەیە من جارجار هینی ڕۆژهەڵاتیش بەکارێنم کە بەڕاستی مە بنچکە لە مناڵیە ئەوە لە بەرچاما بوەستە کە مەسەن جلی کوردی ینی ئەو جلا بەڵام ئەم جلانش کە ئێستا خۆمان ڕێکی ئەخێنەوانێتن لە ڕنگوشتان نەمایێت ئێستا یان شین و مۆر چۆنە بێ وتم قەیناکە تۆ بار لۆگۆی بەرنامەکەشتانە هاتووتان نزیکە بەس بۆ ئەو ڕۆژە ئەگەر بتانێ بزانین ئەوانە ئێمە ڕاستیەکەی زۆر خەڵک پێشنیارمان پێیەکە کە سپۆنسەر بکەن یان شت بکەنانێ من ڕاستیەکەی هەتا ئێستا 12 ساڵە هیچ شوێنێک هەر لێرەش زۆرم پێخۆشە ئەوە بڵێم چکە زۆر پێیج و لە ناو سۆشیال میدیا بە ناوی بنەوشەوە بە ناوی ئێمەوە ڕاستیەکەی زۆر بڵاوی ئەکەنەوە کە ئەڵێ ئێمە سپۆنسەریەکەنە چون قماشێکی ئێمە و لەگەڵ ڕسمی بەرنامەکە یا وێنەی بەرنامەکەتانە ئەڵێ ئەوانە هیچ کامێک لەوانەیە ئێمە ڕاستیەکەی لە پشتیانەوە نین زۆر دڵیشم خۆشە گەر قماشێک یان جلێکێک کە بەکار هاتبێت و من بتوانم بەکاری بهێنمەوە بە زۆر پارەیەکی یاک نرخێکی زۆر کەم ئێمە هیچ کاتێ جلی زۆر گران ناکڕین لەبەرەوەی کە لەگەڵمانە بگونجێت و خەڵکی شتی زۆر ئەوە چاو لە ئێمە نەکاتشتەکە زۆر پارەیەکی زۆری پێبێ زۆر گران بە ئینجا زۆر جوان بەڵام بۆ ئەمەش دەستی خۆش بێ خاتونی هایەت کە ئینتی فاشۆنی هەیە لە ینی مۆدلی حازر کردووە جلوبەرگی قەیمی کۆنی هاتووەتەوە بە ڕستەنایەتیەکەی نمایشەکان ئەکەن ئەو عزیەتی کێشاوتی حەزەکەم مەکۆی کە چۆن مۆدلەکان جلی بەرگی کوردیەوانەکەم حەزەکەم خۆم ئەو ڕۆژە ئەو جلەتان بۆ بکەم ئێمەش قبوڵمان کردوتمان زۆر سپاس دەکەین ئەو عزیەتی زۆر کاتیش ئێمە خانمەتە سڕنجینەکان کێنە لای ئێمە ئەوانەی بە تایبەتی لە جلی کوردیا کارەکەن ئەڵێ ئێستا مۆدلەکان چۆتەوە سەر ئەو جلە ڕەسەنایەتی کە پێشتر دایکانمان یاخو ژنە کۆنەکان لە بەریان کردو ینی ئەو جلەی ڕەسانەی کە بەکار هاتووە ئیتر هەر بەپی هەر ناوچەیەکیش کۆمەڵە گۆڕانکاری چەندی جوانە هەڵتان نەیەوە ئەو خانمانەی کە لە فستیڤالەکە بەشدارە بن هەوڵ بن ئەو شێوازە کۆنە جارێکی تر گرنگی پێبن بۆی کچە گەنجەکان کە ئێستا حەزیان لێتی زیاتر بچنەوە بەلای سێری شاشەکە بکە و بڵێ بە ژنان واوەرن بۆ فستیڤاڵی بنەوشە تۆ باجاری قسەکانمان بەلەمەکە جارێ نەتێ تاویکەین بەرنامەکە ئەتێ بەرنامەکە تاوەکەینەوە پەیامانەمان تێ بۆ دوایی یعنی ڕووبکەرە کامێرەکە بڵێ بۆی کە بەس ئێمە نێڵێن ڕاستیەکەی هەر لێرەوە ئەڵێم یعنی سەرکۆیان لانەگیان ئەو ئازیزانەی کە بەڕاستی هەموو دەستخۆشیتان لێ یەکەم کەزانم چەند هیلاکن برانی وێنەگر هەمووتان دەستخۆشیتان لێکەم خانمەکانتان کچەکانتان بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە وەرن ئێمە لەگەڵتانە بین پێشوازیتان لێ ئەەکەین دڵنیام کاتێکی خۆش لەوێ ئەبەنە سەر بەڵام هەتا کوردەواری تر بێن بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە دەستان خۆش بێ اینجا بابێ مەلای تۆ باخچە ماوەی 12 ساڵە بەرنامی بنەوشە هەیە لە ماوەی ئەم 12 ساڵە ڕەنگە هەر بەرنامەیەک کۆمەڵە یادگاری خۆشتان تیاتۆ مار کرد بێ ئێوە اینجا بە حکمەوەی کە ئەم چەند ساڵە ئێوە چنە دەرەوە ناو ستۆدیۆیانین باسی شتێکی خۆشمان بۆ بکە کە بوونە بە سەرتان هات بێ لەو کاتانێت تا ئێستا لەبیرت بێ تر تازە بێ کۆم دەقەینێ بەتاکی 12 ساڵ تەمەنێکە اینجا تۆ ئێستا من سرۆوامان لاتە ڕۆژێکیان هاتم بۆ دەوام کاگاری و تێوە کوا سروەوتم بۆ وتی قەتعڕاتبتانەکەم بەیەکەوە ناتیوان نابێت دەبێت بەیەکەوە بن 12 ساڵ بەیەکەوە و دوو هاوڕێک و دوو خوشیوەک و دوو کەسی نزیک بەیەکەوەین بەڵێشتی خۆشی تیابێ و زۆر کار لە هیلاکەکانیشان ماندووە بیشتی ناخۆشیشمانێتە ڕێگە بەڵام خۆشیەکانمان زیاترە خۆشبەختانە ڕێبەند لەگەڵا پێ خۆشیەکان ڕێبەند جێوێکی خۆشمان بۆ دروستەکە زۆر کات دەستی خۆش بە لێرەوە ماندوونە بێت زۆر ماندووە لەگەڵمانە و ڕاعاتیشمانەکە بەڕاستی زۆر هاوکارمانە زۆر کات ئەڵێن پرسیمانە هیلاکین ڕاعاتمانەکە لێرەوە دەستخۆشی لێکین و زۆر سوپاسێکین کە زۆر ماندووە لەگەڵمانە ئەویش هاندەرێکی لەبەرەوەی کە ژینۆ زۆر ڕەفیقمانە هاوسەرەکەی وەکو خوشکمان وایە
هەموو جارە بەسی لایکیان کە بەس یعنی هاوکارمانە بێ بۆ بەرنامەکان بەڕاستی ما دەستی هەردوو لایان خۆش بۆ یادگارێکی خۆش وەڵاهی من ئێستا نازانم چی هیچ یەک دنیا مازانم جارێکیان هەرمەتی مێ بزانین باخە خۆی چی لەبیرە باخی باسرۆ یارمەتیم با لەوەیە نازانێ سێش نایەتە خەیاڵم بێڵە دەستیرۆخێنە هیچ جاری وا هەبووە بەڕاستیمە لە برسیەتیە سەعات سێی بەیانی ڕۆشتین بۆ دوهۆک باشە من تەبان هیچم نەخوارد لە ڕێگا لەبەرەوەی کەوتمانیا لاگەینە ئەوێ ئیشەکە ئەەکەین و ئەواکەین شەشی ئێوارە بوو هیچمان نەخواردە بوو مۆزعەکەمان وای لاتوەرەوەی بوو کە نەقسمان هەبوو چوبووینە شوێنێکە هینی ئێزیەکان بوو هیچمان نەخواردە بوو من و کاگاران لە ناو سیارەکەی بووین خۆی ڕێبەن تەنسیقەکەی لەگەڵ پامنەرەکەی ئەوەیە گرتبوو کە ڕۆشتی دابەزی بوو بۆی کە شەربەتی وینێ بکڕێ وتی چ نەبێ ئاگەن لە هیلاکیە و ئەوت شەربەت ئەخۆن چا ئەخۆن چی ئەخۆن بە تەماوە هیچ ناخۆیتەوە لە تووڕەبوونا لێرە شۆبیرم نەچێ باسی پامنێرەکانمان کرد بەڕاستی مەسەرکەوتنی بەرنامەی ئێمە کە ئەچین بۆ ناوچەکان ئەچین بۆ شوێنەکان ڕاستێکی من تەنسیقی ڕاستەوخۆم لەگەڵ پامنێرە ئازیزەکانمانە کە زۆر هاوکارمانن بە تایبەتی منتیقی ڕانی و قەڵاتزێ کاکتوانە کاک ئیسماعیل شاخەوان کاک پشتیوان ڕەنگین خان کە زۆر هاوکارمانن یعنی ئێمە سەرکەوتنەکەی ئێمە تیمێکی زۆر دڵسۆزمان لە پشتەوەیە بە کاگاریەوە بە هەموو یعنی هەمویان بەڕاستی لە پشتمانن زۆر سپاسیانەکەم لێرە دەستان خۆش بێ بێگومان هەمووی ئەو کارانەش بە تیمۆرێک کاری باشتری لێکەوێتەوە بەڵام بابینە سەر باسیشەوە بکەین من دوای پەیامەکەی خۆمەڵێت نەڵێ بەس ببینم کە چۆن هەمیشە ئێمە وامان کردووە کە ژنان لە هەموو شتێکا دەست پێشخەر بن هەموو شای ومان کردووە کە بە تایبەتی لە هەموو پرۆگرامەکانمانە لە کورسات بەتای لە ڕۆژێکی نوێژ ڕۆمان کردوکەەوە خۆتە هە بەرنامەکەتان خاص بۆ ژنانە کاتونەتە ئێرە بەس بڵێ ئیوامان ئەوە بووە کە بۆ داهاتوو بتوانێت هەوڵی باشتر بە سروە پێمان بڵێ دوای ئەم فیستیڤاڵە پلانتان چیە بۆ بنەوشە چی تیا بگۆڕن یام چی کەی تیا بکەن بۆی کە زیاتر خزمەت بە ژنان بکات ڕاستەکەی ئێمە هەموو کاتێک لە هەوڵین هەموو کاتێک دەرخستنی توانای ژنانی کورد لێ هاتووی ژن یعنی ئامانجی ئێمە لە ناو بەرنامەکەیە گوێمان نەیاوەتە هیلاکی گوێمان ناوتە لە دوورترین نقطەی ئەم کوردستانە جوانە بن خۆزگە بمانتوانێ بچیناتە پارچەکانی تری کوردستان بەڵام ئێمە هەوڵ ئەیین زیاتر فۆکس بخەینە سەر ناوچەکانی تر چونکە گلەیەکی زۆرمانیەتە سەر باوەڕەکەن ینی ئێمە تۆزێ لینکمان کەمە لەو شوێنانە کە تەنانەت ئێمە ئامادەین کە ماتریالەکەمان بۆ بنێرن ئێمە خۆمان بتوانین کە مۆنتاژی بکەینەوە پلانمان ئێمە کاتێ هەر لەسەر ژنان و توانای ژنان بووە زیاتر هەوڵێن بزانین شێوازێکی تر بدۆزینەوە کە ڕاستێستا زۆر خەڵک دەستخۆشیمان لێکە زۆر کۆمنتی جوان ئەبینم لە ناو سۆشیال میدیاکانە کە من دوێنێ بۆیان ناردم بەڕاستیمە دڵم پڕ بوو لەبەرەوەی کە باس لە ڕەسەنایەتیەکەن دەستخۆشیمان لێکەن لە زیندووکردنەوەی جلی کوردی لە گرنگیان بە ژنان ئەوە یعنی دەستکەوتێکە تاوە بە دەستمان هێناوە و ئێمە دڵنیاتانەکەینەوە کە پشتی ئێوە بەرنایەن کە هەموو کاتێ هەوڵمانیاوە نەتیجەکەشیمان بینیوەتەوە هەر کە ئەڵێن ئێستا زۆربەی بازار هەمووی ژنە ئەڵێ لە بەرنامەی بنەوشۆ بینیمە ئەی بنیە بڕۆی چا دروستکە ئەی بنیە بڕۆینەوە کاو بفرۆشی ئەی بنیە بڕۆی نان بکەی یان ئەو کارانە کە پێشتر لە ناو کۆمەڵگەی ئێمەیەکە بیرەباتەوە ڕێک ئاواهی ئێمەش بەوە بەردەواماوی جا باسیەوە کرد پلانمان چی ئەبێدانی ئێمە هەوڵ ئەیین لە داهاتووە هەر لێرەوە ئەگەر ئیدارەی گوێیان لێمانە بۆی بتوانین ئێمە بیکەین بە دوو بەشەوە هەندێ میوان هەیە ڕاستەکەی ئێمە چەند ساڵ باخچەگانی شەزانە چەند ساڵ ئێمە لە ناو ستۆدیۆ کە ئێمە لە ناو هەموو کاتێ دووبارەی ئەەکەمەوە لە شوێنێکی ئەکادمی و زانستی وەکو زانکۆی سلێمانی توێژینەوەیەکیان کردووە ئێمە بەو بەرنامانە بووین بە یەکەمین بەرنامە باشترین بەرنامە لە میدیای کوردیە ئەوە دەستکەوتێکە کە ئێمە چی بوون لە ناو ستۆدیۆیشە ئێمە کەسەکانمانە هێنا پسپۆڕەکانمانە هێنا بەشێکی هەوڵێن بیهێنینەوە ناو ستۆدیۆ کە قسە و حیواری تیابێ ینی چۆنە کۆمینیکیشنێ بێ لەگەڵ میوانەکە بۆ هیوادارین ینی پلانەکە جێبەجێ بکرێت بەڵام ئێمە ناوچەکان فەرامۆش ناکەین هەوڵ ئەیەن ینی هەموو بەرنامەیە یەک دەرچوون دوو دەرچوونمان تیابێ بەڵام بە تەنیا ئەو کاتە
ینی لەگەڵ باخچەیە هیوادارم پلانەکەمان سەر بگرێت ئاستەنگەکان مەدەکەن ئینگارە گویان لێ تا پلانەکانتان بۆ جێبەجێکە هیوادارین لێرە شتاسیانەکەی کە بۆ فستیڤالە زۆر پشگیریان کردین زۆر ماندوون لەگەڵمانە دەستیان خۆش بێت و هەمیشە پشگیری بەرنامەکانەکەن بەڵامی تر بە پێی توانە بەشکۆمەی ئێمەش جێبەجێ بکەن تۆ چی هەیە لەسەر بنەوشە باخچەگیان بۆ نسرۆ باسی ئەوەی کرد کە بۆ نمونە ئەوێت هەر بەتەنها لە دەرەوە نەبێت بێنەوە ناو ستۆدیۆش گرنگی زیاتر بە ژنانی پارچەکانی تریش بن تۆ وەکو خۆت وەکو پێشکەشکارێک لە پرۆگرامەکە ئەتێ چ گۆڕانکاریکی تر هەبێت لە ناو بە دنیایەوە هەموو پرۆگرامە پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە اینجا ئێمەش بنەوشە چەند ئەپدەیتێک ڕۆشتووە ئێمە پێشتر بە ڕیکۆرد بوو دوای چوونە لایڤەوە دوای هەفتەی دووجار بوو کردمان بە هەفتەی جارێک بە 3 ساعت لایڤمانە کرد چەند تەوەرێکی چڕوپڕ لە ناو بەرنامەکەمانە ئەڕۆژ دوجار بیرمان لەوە کردوانێت کە خەڵک زۆر سەردانی ناو ستۆدیۆی ئێمەی کردووە و تواناکانیمان بینیوە ئێستا خۆشە ئێمە سەردانیان بکەین ئێستا کاچینە گوندەکانە چینە شارەکانە چینە هەموو ئەو شوێنانی کە خانمی دەزڕنگین بەتوانە بەهرەمەند خانمی دیار خانمی نووسەر خانمی سەرکەوتویتیە بەسەریانەکەینەوەنێ پلانێکی ترمانەوە بێت کە جارێکی تر بینەوە ناو ستۆدیۆ بە دوو بەش دابەزێ بەشێکمان هەر دەرەوەی ستۆدیۆمان هەر بمێنێ بۆیە فەرامۆشیان نەکەی چونکە کاچیتە گوندێک بۆ لای خانمێک زۆر زۆر دڵی خۆشە کە تۆ بەسەرت کردوتەوانێ کە پیشەکەی خۆی پیشێکی سادێ لەوانەیە ڕوبە هەنارێک دروست بکە بەڵام پێی خۆشە کە پیشانی خەڵکی با زۆر کات باز لەواکەن خواردنە کوردەکان لە بین چوەشتە کوردەوارەکان کەم بۆتەوە ئەو ژنانە زۆریان پێخۆشە کە لە بەرنامەی بنەوشەوە دەرەکەون و ئەتوانن خۆیان ببینەوە جارێکی تر وەکو سرویان باسی کرد ئێمە ئاچینە شوێنێک شەبەکەی نییە تەنها تەلەڤیزۆن بۆ ئەوان زۆر زۆر گرنگە زۆر کات باز لەواکەین سوۆشیال میدیا باڵی کێشاوە بەسەر تیڤەکانە بەڵام نا زۆر شوێن هەیە تەنها لە ڕێگەی تیڤەکانەوە ئەتوانن بەرنامەکان ببینن ئاگیان لە زۆر شت بیان جیلێک هەیە زیاتر هەر سێری تەلەڤیزۆنەکەن بۆ ئەوان زۆر زۆر خۆشە کە ئێمە ئەچینە لایەن هیوادارین کە بتوانین بەرنامەی بنەوشەوەکو چۆن توانیوێتی 12 ساڵ بەرهەمی باشی هەبێت توانای باش بخاتە ڕوو بتوانین بەردەوام بین لە خزمەتی خەڵکا بین هەموو بەرنامەیەک و هەموو شتێکیش پێ ڕەخنە نابێ ڕەخنەکانیش خێنە سەر چاومان قوبوڵیشمان کردووە و هەموو بەرنامە هەموو ئیشێکیش بەوە جوانە کە ڕەخنەت لێ بگیر و دەستخۆشیشت لێ دەستان خۆش بە ئێستا اینجا ئێستا کاتی توێواز لە سرۆ باخچە بێنە دەستخۆشیتان لێکم بە هیوای ئەوەی کە ئێوە هەر بەردەوام بن و پلانەکەشتان بڕوات خۆم گەرمەکەم بۆی کە پەیامەکەم بڵێم زۆر بەگەرمی پەیامەکەی بڵێت ئادی براندی گێت کە بۆ بنەوشە زانێ بێگومان خۆتان ئەوتان خستۆتە ڕوو پێویست ناکە بۆی کە کۆمەڵە پیاڵدان هەبێت چکە ئەوەی کە گرنگە خزمەتکردنە ئەوەی کە گرنگە ئێمە نین فیدباکی ئەو خەڵکێ بۆ ئێوە چکە ئێمە هیچ بۆ خەڵکەکەین بۆ خزمەتی خەڵکەکەین ئێوەش بۆ چینێکی دیاریکرا و کە ژنانەیشیان بۆکەن لە دوای 12 ساڵیش ئێوە کاستاون بە ئەنجامدانی ئەم فستیڤالە بۆ ئێمە لێرەوە پیرۆزبایی 8 مارستان لێکم لە هەر سێکتان و لە تەواوی ژنانی کورد لە سەر تاسەری جیان و لە ناو کوردستانی گەورەشە من لێرەوە ئەڵێم لە ڕۆژی 8 مارسا فستیڤاڵی بنەوشە بەڕێواچێت هیوادارم هەموو خانمان چ دایکان چ خوشکەکانمان چ کچە گەنجەکان لەو ڕۆژەیە ئامادە بن بەبێ جیاوازی کۆمەڵی چالاکی جۆرە جۆر لێ بەڕێواچێ ئەوەی کە گرنگە لە نزیکەوە سروە و باخچە ببینێت بۆی پەیامی داهاتی بنەوشە و پێشتان بڵێ کە ئێمە چەند لەگەڵ هەوڵەکانی ئەوەی بۆیە کاتان لێکم ڕۆژی 8 مارس ئامادە من لەو فستیڤاڵە بێگومان ئێمە شە لێرەوە کە ڕاستەوخۆ پرۆگرامەکەمانە بێ کۆنتاکتانمانە بێ لەگەڵ یەکێکتان لەوێ بن خەریکی ئامادەکاریە بین لەگەڵمان بنجان ئێمە لێرە پرۆگراممان هەیە بەس ئیشەڵا دوای پرۆگرامەکە بە دڵنیایەوەین لەگەڵتانە هاوکاریتانەکەفاڵی خۆمانە چۆن ئامادە نابین بەشتێکی خۆشی سەرکۆ بگەڕمەوە ئەو سا ستۆدیۆمان هەبوو ماشەڵا خوارد لێ نەسێنێ خوشکی زۆر زۆرە سەرکۆ ئەو کاتە لە ئیلاقات بوو حەو خوشکی هەیە تەمە درێژ بن هەر دایرێ گەڵی خوشکی سەرکۆ بەزکە لە ستۆدیۆ بووین میوانی ئامادە کرد جمهور بوو ئیتر کاتی تاقیکردنەوەکان بوو هینی سەری دازانم وەرزەکان بوو وتم سەرکۆ نابێ لەبەرەکە هونەرمەندمانێ ئەبێت جا من ئەو شەڕمان زۆر زۆرە کرد وتم ئەبێت ئامادەی بکە یعنی من ئیلاقەم نییە بێ 20 کچمان بۆ بێنیتە ناو ستۆدیۆ تووڕە بوو وتی وەڵای سرە بەگە دایک و خوشکی خۆم بۆ دایک و خوشکە زۆرەتی وەڵا بەس حەو خوشکم هەیە وتم خوا لێو نەسێ کورتی بۆ پڕەکەی ئەی خوشکەزە ئێوانەش بێنە لە دووە کرد ئەوانە بەردیان چی وەڵا حل نەبوو نازانم ئەو ڕۆژە بۆچی میوان دەست ناکەوت ئەمتحانات بوو هەریان و دوای لێبر ناکەم
لەولا شۆ سروە ئەرە میوانەکان کو عرفتم دەزلا وڵایەتە تووڕە بوتی وڵای مەگەدایکی خوشکی باشە سروەگیان ئێستا بۆ نمونە ئەگەر خانمانی دەزڕەنگین ئەگەر ڕێکخراوێک ئەگەر گروپێک لێستاوە بۆ نمونە بینەری ئەم پرۆگرامە بوون و بینەری ئەو ڕێکلامانە بوو بێتن کە کرا بۆ فستیڤاڵی بنەوە شبیانە بەشداری ئەو فستیڤاڵە بکەن هیچ بۆ نمونە شوێنێک هەیە بۆ ئەوی هیچ کاتێک هەیە بۆ ئەوان یاخود تا هەموو شتەکان کۆتایی هاتوو بەس چاوەڕێی میوانەکانن بۆ نمونە خەڵکی ئاسایی کە بێنەنەوە دەست خۆش بێ بۆ پرسیارە بەڕاستی چکە هەر لە ئەم شەوە لە سوۆشال میدیای کورسات و لە کەناڵە جوانەکەی کورسات لە شاشەوە ڕێکلامەکە بەڕاستی ڕۆشتووە زۆر کەس پەیوەندیان پێوە کردم کە کورسیان ئەوێت بۆ مێزیان ئەوێت بۆ دەستڕەنگینی و براندەکەیان چکە تەنها دەستڕەنگینی نییە شتەکە تۆزێ قۆناغێک سەروتر لەوەیە ئەو کەسانێکەوە بوون بە خاوەن براند و ئەوانە زیاتر لەوێ بن بەڵام زۆربەی هەندێک لە ڕێکخراوەکان لە گروپی موزیکەکان لە شوێنەکانی ترەوە نامەیان بۆ ناردم یا تەلەفۆنیان بۆ ئەکردم کە ئەیان وت تکایە شوێنێکمان بۆ بکەرەوە وتم بەڕاستی مە چونکە پلانینگەکە جارێک کاگڕێبن هەر هیمانەکە دەڵێ پنیسیۆن چی پێ ئەڵێن یاڵا دەی پێ بڵێ چی ببوورە سزامانە لەوەی کە ئەوەنە بە جوانی کاتەکانی نووسیوەتەوە ئەماوت ڕێخاوی 4 میوان پێش نییە شتیوە زیاتر پلانەکەمان داناوە ڕاستەکەی بەڵام ئەو کەسانەی کە ئەیانەوێت خۆیان ئەو ڕۆژە دڵنیام هەموو دایرەکان هەموو شوێنە فەرمیەکان مامۆستاکان قوتابخانەکان زۆربەیان جلوبەرگی کوردی لەبەر ئەکەن بەڵام ئەگەر کەشوهەوا ئیزن بالەبەرێکە لە سا هەفتا بارانی لێیاوە بەڵام چکە لەناو قاعەیە و بەشێک هەوڵ ئەیەین کە ئەگەر شینیش بێت بۆ بازاڕەکە چەترێ شتێک بکەین بۆی کە شتەکان تێک نەچێت بەڵام ئەو ڕێکخراوانە و ئەو شتانەی کە ئەو ژنانی کە خۆیان ئامادە کردووە بێنە ئەوێ ئێمە لەبەر لە بینی هەر چاپێککەوتنێکە و گۆرانیەکە و فاشیۆنێکە ئێمە دەدەقە چارەکێک لە ناو بازاڕەکە یەکێکمانە چینە ئەوێ هەر کەسێک بێتە ئەوێ ئێمە حەز بکات قسە بکات ئەیخێنە سەر و سەر چاومان دڵنیاتانەکەینەوە کە بەسەرتانەکەینەوە ئەو کاتەمان بۆ ئەوە دانا ئەو سپێسەوتمان با فەرامۆشی نەکەین نەکایەکێک ئەوە نەبوو بێت لە ئێمە لە بازاڕەکە توانین بەسەری بکەین دەستان خۆش بێت دووبارە لەگەڵمانە خۆشیشە میوان بی بەس پرسیارە میوان خۆشیان پێشکەشکار بی پێشکەشکار چکێ هەردا فزولیەتی تیا هەیە شتەکە بزانی ینی یار پرسیارەکەی ئیدە جوابەکە کۆتۆتە سەرین بەس ئەمە بەرپرسیارەتیە ڕاستەکە هەر قسەیەکەی ئێستا لەسەر شاشە لەسەر تەکات ئەی تۆ باخچەیە حەزەکەی نیارە پێشکەشکاری باشترە بەخوا پرسیارێتتر زۆر قورسەوانە بەرپرسیارەتەکە کوسرەوە باسی کرد بە دڵنیایەوانێ ئیتر لەگەڵ پیشەکەی خۆشمانە ڕاهاتوین مەسەلەکە بۆ میوانەکانمان ئاسانتر بێکەن بەڵام ئێمە لەگەڵ پیشەکەی خۆمانە کەس لەگەڵ پیشەی خۆی ڕاهات من زۆر دڵنیام فستیڤاڵی بنەوشە فستیڤالێکی زۆر سەرکەوتو فستیڤالێکی زۆر باشە بێت بۆ ژنان لە زەی ئەرێنی زۆر خۆش دەستان خۆش بێت دووبارە سپاس ئیشەڵڵا کە شوهاوەکەش لەبارە بێ بۆی کێوتوانن چالاکیەکانتان بەگشتی هەمووی بە شێوەیەکی باش بەڕێوە دووبارەی بکەینەوە چوارشەممە کات ژمێری 11 چاوەڕوانتانین لە هایکرێز لە هۆتێل هایکرێز لە بەکرەجۆیە ئەتوانن بێن بۆ ئەوێ دڵنیاتانەکەینەوە کە پێشوازیەکی جوانتان لێ ئەەکەین و کۆی بەرنامەکان ئەگەریش فریانە کەوتم بۆ ئەوێ لەسەر شاشە جوانەکەی کورسات بێ بە لایڤ لە فەیسبووکیش هەوڵێن دای بەزێنین و لە شاشە جوانەکەی کورساتەوە هەتا 6 ئێوارە لەگەڵتانە بێت. دەستان خۆش بێت.